مەترسێکی گەورە ڕوبەڕووی کشوەری ئەفریقا و جیهان بووەتەوە. شەپۆلێکی نوێ و کوشندەی ڤایرۆسی ئیبۆلا لە ڕۆژهەڵاتی کۆماری دیموکراتی کۆنگۆ لە تەشەنەسەندندایە. ناوەندی سەرەکی ئەم قەیرانە پارێزگای ئیتۆریا کە سەدا 90 حاڵەتە تۆمارکراوەکانی تێدایە. بە جۆرێک تا ڕۆژی هێنی وڵاتەکە 1077 حاڵەتی گومانلێکراوی توشبوون بە ڤایرۆسی ئیبۆلا تۆمارکراوە. 121 حاڵەت ڕاست کراوەتەوە و 238 حاڵەتی گیان لە دەستدانی گومانلێکراو تۆمار کردووە. بەڵام بەهۆی سەختی ناوچەکە و نەبوونی پشکنینی پێویست پێشبینی دەکرێت ئامارە ڕاستەقینەکان زۆر لەوە زیاتر بن. ئەمە 17مین شەپۆلی ئیبۆلایە لە کۆنگۆ لە جۆری بۆندی بوجۆیە کە مەترسیەکەی لەوەدایە تا ئێستا هیچ ڤاکسین و چارەسەرێکی پەسەندکراوی بۆ نییە. بەڵاوبوونەوەی خێرای نەخۆشیەکە وای لەوە گەندا کردووە سنوورەکانی دابخات و ناوەندی ئەفریقی بۆ کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکانیش هۆشداری دەدات کە 10 وڵاتی دیکەی ناوچەکە لەژێر هەڕەشەی گواستنەوەی ڤایرۆسەکەدان. بارودۆخەکە تەنها قەیرانی تەندروستی نیە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتیەکان بوونی گروپە چەکدارەکان لە ناوچەکان و کەمبوونەوەی بەرچاوی هاوکاریە داراییەکانی ئەمریکا پرۆسەی ڕزگارکردنی ژیانی خەڵکیان پەخستووە. لە پاڵ هەموو ئەم ئاستەنگیانەدا گەورەترین کۆسەب ڕەتکردنەوەی ڕێکارە تەندروستیەکانە لەلایەن کۆمەڵگەی ناوخۆییەوە. پابەندبوونی تون بە دابوونەری تەعاشایرە بۆ شتنی مردووەکان، هەڵاتن لە سەنتەری کەرەنتینەکان و بڵاوبوونەوەی زانیاری ناڕاست هەموو ئەمانە وای کردووە هاوڵاتیان دژایەتی تیمە پزیشکەکان بکەن و تەنانەت خێوەتەکانی کەرەنتینەش بسووتێن و حاڵەتەکانی گیان لە دەستدانیش بشارنەوە. لە کۆتاییشدا تیدرۆس ئەدهانۆم بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات کە بەرهەمێنانی چارەسەری نوێ چەند مانگێکی پێویستە. لە ئێستاژدا تاکە ڕێگەچارە بۆ ڕێگریکردن لە کارەساتێکی گەورەتر گەڕاندنەوەی متمانەی خەڵک و هەڵمەتی هۆشیاریە لە ڕێگەی ڕێزگرتنی تەواو لە کلتور و دابوونەرێتی دانیشتوانی ناوچەکە.